لە وڵاتانی دموکراسی تەنانەت ئەگەر چەندین نەتەوە و ملەتیشی تێدا بژین دەستگای دادوەری دەستگایەکی سربەخۆیە، دادوەرەکانیش دادوەری نەزیه و یاسایین شۆڤێنینین وەکۆی کە لە عێراقدا دەبینرێ. ئێستا دادگای فێدراڵی بۆتە کەوایەک، بۆتە کراسێک دەکرێتە بەری بڕیارە سیاسی و شۆڤێنیەکان دەرحەق بە تاکی کورد نەکەر بەرامبەر با حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دادگای فێدراڵی و بۆچی بەم دۆخی ئێستا گەیشتەوە ئەرێ بەڕاست دادگای فێدراڵی دادگایەکی یاسایی و شەرعیە یان نا. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد شەریف سەرۆکی کۆڕبەندی حیزبی ئیسلامی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە دادگای فێدرالیەوە دەست پێ بکەین. جەنابتان پسپۆڕن لە یاسا و دەستور. بەڕای ئێوە دادگای فێدراڵی عێراق کە خۆی ناشەرعیە، نە یاساکەی لە پەرلەمان دەرچووە، نە دادوەرەکان لە پەرلەمانەوە دەنجیان لە سەرداوە، ئایا ئەو بڕیارانەی لەو دادگایەوە دەرەچێ بڕیاری شەرعی و یاساین؟ یاسا و شەرعیەت بەداخەوە لە عێراقی ئەمڕۆوە هیچ قیمەتێکی نەماوە، چونکە ڕاست دەفەرمووی ئەم مەحکەمەیە کە ئێستا هەیە ئەو مەحکەمەیە کە لە زمانی برێمەر بووە، ئەو مەحکەمەی کە ئێستا حکومەکە ئەو دستورهی ئەو دستورە نییە کە ئێستا هەیە، بە گوێرەی ئەو دستورە نییە، چونکە ئەو دستورە دەرێ ئە مەحکەمە ئەبێ بە دوو بەشی مەجلیسی نواب دەنجی لەسەر بدا، ئەوانە بە ئەغلەبیە هاتوونە وەختی خۆی، هیچ علاقەی بە مەحکەمەی ئیتحادی وە نییە. بەڵام بتەوێ یان نەتەوێ ئێستا بوویتە دیفاکتۆ وەختی خۆی هێشتیانەوە، چونکە هەندە ئیش هەبوو دەبایە محکمەکی ئیتحادی هەبی، چونکە مەسەڵەن انتخابات کە دەکرێ ئەبێ محکمەیەک هەبی ئیتحادی بۆ ئەوەی مسادقەی لەسەر بکە. اینجا بەعزە ئیشیان پێبوو، ئێمەش وسکت بووین لەسەریا، لەگەڵ ئێوەشە ئێمە وەختی خۆی لە دەورەی یەکەم یعنی لە 2006 هەتا دەی زۆرمان حەوڵدا جەماعەتی ئێمە دەورەی یەکەم کە ئەم مەحکەمەیە دەبی قانونەکەی دەربچی، زۆریشمان حەوڵدا و پرۆژەشمان بۆ دانا، ئەوانش پرۆژەیان هەبوو، بەس پرۆژەکەی ئەوان هەمیشە حەولیان ئەدا کە سوڵتەکە هەر بە دەستیوان ببینێتەوە، ئێمەش حەولمان ئەدا کە ئەو مەوزوعانەی کە عەلاقەیان پەیوەندیان بە هەرێمەیە دەبی مەندووبی هەرێم موافق یعنی تا حدێک ڤیتۆیەکی هەبی، ئەوان ئەویان قبول لەدەکرد، مەشروعەکە نەدەڕۆیشت. باش فطبعا بنظر ئێمە وەختی خۆی ئەوە زۆر بەحث کرا کە مەحکەمەی ئیتحادی لە ڕئاسەی جمهوریش مهمترە لە هەموو مەنسیبێکی لەم حکوومەتە لە جهاتی قەضایی یان تەنفیزی مهمترە بۆ مستەقبەلی عێراقا، بەڵام بەداخەوە هەڕێک نەدەکرا، ئیتفاق نەدەکرا، ئەوان نەیان دەویست کە لە مەحکەمەی ئیتحادی کە بە جۆرێک بی ئەوان دەستی باڵایان نەبی بە تەواوی، بۆیە ماوە هەتا ئێستا بە ناحیەی دستوریش نەخێر نەدستوریە و نەعەلاقەی بە دستورەوە هەیە، بەڵام نەکەوە دستورینە ئوستاز. هیچ لە ئەو دستورەی عێراق چاکترین دستورە لە عالەمە، دوو بابی ڕئیسی هەیە، یەکێکیان مەبادیئی ئەساسی، یعنی ئەو مەبادیئانەی
ئەساسینە بناغەی دستور لەسەری دانیشتووە و بابی دووەمی حقوق و حڕیاتە بڕۆ بخینەوە لە مەبدا ئەساسیەکانی هیچی لە جێ خۆی نماوە لە مەبدا ئەساسیەکان عێراق تعددية فرا مذهبة فرا قومية فرا دين استا يك مذهب هي باشا يك دين هي كاك دكتور قوميات ترو كاك دكتور بله كاك دكتور ببورة باشا اگر لولاتك وكو عراق جنابتان باستان کرد دادگای فدرالیەکەی بێلایەن نەبێت و بڕیارەکانی دژی فدرالیەت و دەستور بێت ئایا هیچ ئومێدێک بە بڕیاری ئەو دادوەرانە هەیە بۆ ئێگلاکردنەوەی کێشەکان کە تەنها ئیشیان ئەوەیە بەرجێکی یاسایی بکەن بە بەری بڕیارە شۆڤێنیەکانی دەسەڵاتدارانی عێراق سەبارەت بە کورد؟ ئوستاز ئەوان مادەیەکیان داناوە ئەرێ قەراری ئەو مەحکەمە باتە تون پێ ناکە هەر قسە دەکەی ئەرێ قوس چونکە قرارەکە باتە خلاص ملزمە للناس جميعا ئەگەر کوفریش بی بينما مقدمي دستورەکان وەکو مقدمي قورئانێکی دایان کەئەنە قورئانێک دەنووسنەوە كأنه أو دولة إسلامية وبعدالة لرسالة سماء أو هاتو تخواري رسالة أرضش نماوة بلي مثلا جيش دبيل هم مكونات بي جيش سطانوتي الشيعية مثلا نابي جيش بكار بو قمع ملت جيش بديتمان لكركوك شيكت طبعا وقلت ما الحملة عيني او مادة نابي ميليشيا عسكري هبي وميليشيا حكمك حشد الشعبية حكمك دستور حكمناك يعني استا براي من هيك شعرنا ما هو لقرا زور باشا كانوا اما مقاطعي بكين مساعدة فرما أو نقطة زور مهمة زور مهمة فإذا فائدينية توفد بديري أجر طرفي سيمين حاضر نبي لو مفاوضات أنا كبكري لمستقبلا هيش قيمتي نية باشا كان دكتور إيوه هم كسشي ياسايو دستورين هم لا خلية كمي برلماني عراقي بيموا بأندامي برلمان بون باشا باشترين چارەسەر ئەوە دادگای فیدرالیەکەیە ئەوەش حکومڕانەکانی عێراقن باشترین چارەسەر لەم کاتەدا بۆ کورد ینی بەسە زوڵم و زۆر تاکەی تەحمل بکرێ باشترین چارەسەر کشانەوە نییە لە پرۆسەی سیاسی لە عێراق والله آخر قيادة سياسية مشين زياتر همو لا يكاد بيني دراسة بك بس برأيي من هيك مجالنا وغيري قرانا ونبي بو كردستان باش يعني انسحاب بكري لو نظامي حتى احترامي دستورك كذا قدم كاحترامي دستورك انقرت او وقتي كمان دكي بقرينه وكو بيشا زور باشا كاك دكتور محمد بموسر دادگای فدرالی کە بەحساب دەبێ ئەو دادگایە بێ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا یاخود کێشە دەستوریەکان چارەسەر بکە بەڕای ئێوە ئەو دادوەرانەی لەوێن دادوەری نەزیه و شارەزای بواری دەستور و یاسان یاخود تەنها جێڕایەڵی میلیشیات و دەسەڵاتدارە سیاسیەکانی عێراقن و دەیانەوێ بەرجێکی یاسایی بکەن بەبەر بڕیارە سیاسیەکانە؟ والله تو كحكم لسر هر صنفك وهر جماعتي دكي حكمي لسر دكي بكردويان اما انا كردويان عنصريه كردويان طائفه كريه هيش علاقينيه بقانون چونك قانون كم صفه قانون او هي محايده قانون محايده
علاقەی نییە بە مەذهب بە دین بە محایدە بە بابەتی تەماشای شتەکان دەکەن ئەوانە دیارە یعنی تەعەسوبی تائیفیان هەیە تەعەسوبی عنسوریان هەیە هەردان دراون ئەوە تا ئێستا ئیشەکەن بە تایبەت بۆ ئەوەی هەرێم نەمینێ هەرێم نەمێنێ دیارە یعنی ئەمە شتێک نییە زەکایەک و دەهایەک نییە تو کەشفی بکەیت هەموو کەس کەشفی کردووە ئاشکرایە نایانەوێ ئەتوو ببینەی چونکە یعنی ئەوان ڕقیان لە دستورەکەیە چونکە ئەو دستورە حەقی توی داوە بۆیە دەیانەوێت دستورەکە بە هەموو نەوعێک باش ئێستا مەسەن لە مەسەلەی نەفت لە مەسەلەی نەفت موضوعی نەفت لە دستور بخینەوە هیچ سەلاحیەتەشی بە حکوومەتی فیدرالی نەداوە سەلاحیەتەکە لەبەر ئەوەی دیکتاتۆریەتەشی کە جارێکی کە دروست نەبی سەلاحیەتی داوە بۆ هەموو میلەتی بۆ هەموو میلەت بۆ هەموو محافەزات بۆ هەموو ئەقالیم زعیفترین حلقة لموضوعي نفط حكومتي فدرالية كشي حكومتي فدرالية خوي كرتا خاوني هموشتك بله زول باشا زول بريس دكتور محمد شريف سروشي كوربندي هزري اسلامي راسو خول شاري هولي رو لقل ما بوي قلق سباس بابا باش داري كرنتان لقل مان ماندو مان كردي سباس بويا وشوتان باش